پاشەی خانمێک لە شارجوانەکەی کەرکووکوانەی سەردانی کردی کە کێشەیەکی زگماگی هەبوو کە ئەمەشێکێکە لە نەخۆشیە دەرمەنەکان کە ناڕێکێکی زگماگیە بوو لە ناو منداڵدان. سواز بخوا توانیمان نەشتەرگەری بۆ ئەنجام دێنین بەسەرکەوتی ئەوش لە ڕێگەی نازۆڵی منداڵدانەوە. لە ڕێگەی نازۆڵی منداڵدان توانیمان ناڕێکەکەی بۆ باش بکەین و ئەم شانی باس ئەم نەشتەرگەریە توانین هەروەکو پشکنین هەروەها وەکو چارەسەریش بەکار بهێنین و لەم نەشتەرگەری ئێمە هیچ برین و تەقەڵێک بەکار نایانین چوارەخوازەکە ئەتوانێت بۆ ماوەی 2 بۆ 3 کاتژمێر پاش نەشتەرگەری بگەڕێتەوە ماڵەوە بە سەلامەتی و هەروەها بوونی ئەو ناڕێکیانە یاخود ئەو ناڕێکی زگماگیانە لە ناو منداڵدان لەوانەیە ببێتە هۆی لە نەزۆکی و چارەگەری بکات لە مناڵبوون یاخود بێتە هۆی لەبارچوون کە ئەم چارەخوازەمان 3 مناڵی یەک دڵگوایەکی لەبارچوو بوو چارەدێک ئەتوانین بڵێن بێهیوا بوو لە مناڵبوون. سپاس بەخوای گەورە پاش ئەنجامدانی ئەو نەشتەرگەریە چارەخوازەکەمان دووگیان بوو. ئەمڕۆ نەشتەرگەری مناڵبوونمان بەسەرکەوتووی بوو بە ئەنجامگەیان مناڵێکی زۆر تەندروست باشی بوو زۆر بە سەلامەتی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.